دووەم گەورەترین بەنداو لە گەرمیاندا هەموو کارەکانی تەواو بووە و 21 ملیۆن مەتری سێجا ئاوی گلداوەتەوە. ئەمە بەنداوی ئاوەسپیە لە ناحیەی ئاوەسپی سەربەخەزای کفری. پرۆژەیەکی گەورەی کشت و کاڵی و گەشتیاریە و هۆکاری سەرەکی ئاوەدانکردنەوەی ناوچەکەیە. ئەم بەنداوە سوودێکی زۆری بێ بۆ دانیشتوانی ناوچەکە لە ڕووی گەشت و گوزارەوە، لە ڕووی ئاژەڵداریەوە، لە ڕووی ئاودێریەوە نزیکەی 340 هێکتار زەوی بەراوەکات ئەتوانن سوودی لێ وەربگرن بۆ بوارانە و هەروەها لە ڕووی زیادکردن و بەرەوێنانی ماسیشەوە سوودێکی زۆری هەیە بۆ دانیشتوانی ئەم سنوورە. لە ڕووی گەشت و گوزاری، لە ڕووی پەروەردەی ماسی دەورێکی زۆر گەورەی هەیە و بۆیە من لەیرادا وەکو کارمەندێک داواکارم لە تایبەتمەندانی حکومەتی هەرێم کەرتی تایبەت کەرتی گشتی بایەخێک بەو بەنداوە بدرێت ئەتوانم بڵێم ئەبێتە سامانێکی نەتەوەی بۆ ملەتەکەمان. ناوچەکە بە هەندێک خزمەتگوزاری دەبێتە شوێنێکی تەواو گەشتیاری. بەهۆی ئەوەی بەنداوەکەش 340 هێکتار زەوی بەراو دەکات، ئێستا هاوڵاتیانی زیاتر لە 30 گوند